محەممەد وەلید محەممەدم خەڵکی شاری هەولێرم لە ساڵی 2015ەوە ڕوون کردوتە ئەوروپا پێشەوەی بێمە ئەوروپا لە نادی هەولێر یاری تۆپێنم کردووە هەتاوەکو خەتی دوو یاریم کردووە کە هاتمە ئەوروپا دەستم بە یاری MMA کرد یاری هونەرە جەنگیەکان بڕیارمدا بم بە پرۆفشنالی یاری MMA بتوانم ئاڵای کوردستان بە هەموو دنیا و وڵاتە ئەوروپیەکان بناسێنم الحەمدوللا توانیمە بگەمە ئاستێکی باش پێشەوەی ببم بە پرۆفشنال 4 یاری ئەمەتۆرم کردووە 4-0م لە پرۆفشنالی 6 دوومە لە یاری جوجیتسۆشەکەم لە یاری جوجیتسۆ قایش مۆرم هەیە الحەمدوللا هەتا ئێستا شتەکان باش ڕۆیشتووە لە داهاتوو ئامانجم ئەوەیە بگەمە UFC ئینشاءڵڵا کە بگەمە UFC ئامانجمەوەیە قایشی زێڕین UFC بەدەست بێنم بتوانم عەلەمی کوردستان لەسەر قایشی UFC دابنم لەبەرەوەی ئێستا چەند بەتەڵی دنیا هەیە لە UFC شەریکەیەکی زۆر گەورەی ئەمریکیە کە قایشەکە بەدەست دێنن بە گچکەی عەلەمی ئەو وڵاتی خۆیان لەسەر دادەنێن ئینشاءڵڵا منیش ئامانجمەوەیە بتوانم عەلەمی کوردستان لەسەر ئەو قایشە دابنێم و ئەو قایشە زێڕینە بۆ کوردستان بەدەست بێنم ئەم شەویش میوانم لە بەرنامەی دیاسپۆرا لەسەر کەناڵی ڕوودا و TV زیاتر باسی چالەکەکانی خۆم دەکەم ئوس کاک محەممەد زۆر بەخێر بێ زۆر سپاس ئەو ڕسمە چییە کەنگین بوو چ بوو ئەو ڕسمە 4 مانگ پێشستا دەبی لە گەمەی هەفتەمم بە ئالای کوردستان دایم بە ئالای کوردستان ئەو لێرە سەرکەوتووی وەنیە وەڵی لێرە بەداخەوە لە جەولەی یەکەم دەقەی یەکەم بوو قاچم شکا سێ جەولە بە پێشکایی گەمەم کرد بەداخەوە بە فەرقی 2 نقطە دۆڕاندم بەس ئالای کوردستانت بەرز کردوتە پیا و جارجار دەشتۆڕێ تۆپی پێ لە هەولێرێ بەڵام لێرە لە ئەوروپای خەریکی MMA چۆن بۆ سویچەت کرد پێشەچی دەمەوێت هاوخەمی خۆم لە بۆ خەڵکی سلێمانی دەرببڕم ئینشاءڵڵا ئاخر نەهامەتە بریندارەکانیش دوو چابنەوە ئینشاءڵڵا لە هەولێر دەستم بە تۆپانێ کرد کە هاتمە ئەوروپا فکرێتم گۆڕە عەقلێتم گۆڕە دەستم بە ویستم بمە پرۆفشنال بتوانم ئالای کوردستان بە هەموو دنیا بناسێنم بتوانم ئالای کوردستان لە هەموو یارەکان بەرزکەمەوە ئینشاءڵڵا دایم بەرز یەکەمەوە هەتا ئەو کاتێ ئێستاش سەرکەوتوو بوومە الحەمدوللا هەندێک ناخۆشیش هاتە سەڕێم بەسی شتەگرام ناگرێت ئینشاءڵڵا لە هەولێرە لە تۆپی پێ کوو بوو ینی لەکوێ یاریت دەکرد وەڵا باش بووم سەریع بووم لە کێ نادی بووی لە نادی هەولێرە بووم لە نادی هەولێرە بڵێن گەنجان وانە بەڵێ لە منداڵی و دەستم پێکرد تا گەشتمە قۆناغی خەتی 2 پێم وابی زۆر و باش لە بیرم نمە لە پاشەوی هاتمە دەرەوەی وڵات باشە کە هاتێ دەرەوەی وڵات دیتت لێرە تۆپانەی خۆش نییە یان نەتوانی بەخوای هەندێک شتێ لێرە فەرقی لە بۆ لاجئی تێدەگەی لە بۆ تۆپانی هەندێک فەرقی هەبوو ئەو ژانەکەی منیش هەندە قوڕز بوو هەستام گوتم باشتر چی نوێ تاقیب بکەم بە ژیانم ئەوانە MMA دەکەن هەمیشە یاریەکی دیکەیان پێشتر کردو نزیکە لەوێ بەس ئیتون نزیک نەبووە بۆیە پرسیار دەکەم بۆچی ئەوە هەڵبژات یعنی نییە پێشتر بۆکسێنت کرد بێەوە نیە شتێکی دیکەت کرد بێ ئەوەم هەڵبژار لەبەرەوەی کە هەفتە یەکەم تەمرینم کرد خۆم لەنا ئەو یاریە دۆزیەوە یعنی ئەو یاریە چۆن بڵێ منی بەرز کردەوە لە ناوەوەی خۆمەوە یعنی تۆپانێ باش بوو بە زەوهانە بوو وەکو ئەو یاریە بەس ئەو یاریە دەکەوێتە سەر ئینسان کە چەند خۆتی لاک دەکەی تێدەگەی ڕاستە داکو بابەت یەکیان هەردووکیان وڵات تقریبا نیمتە سیاسی نوێ یەک پارێزەرە و یەکیش لە نێو سیاسەتدا پێیان خۆش بوو کە MMA بکەی لە تۆپی پێوە بێ MMA بەخوای پێیان خۆش نەبوو بەس دوای سەبر پێیان خۆش بوو
دایم دەترسن داک و بابیش دایم دەترسن لەسەر منداڵەکانی ڕاستە ئێستاش دایم کە یاری دەکەم دایم دەگیریان دەترسن بەس کە دەبیستن سەرکەوتوی دڵیان خۆش دڵیان خۆش دەبێت بەڵێ کییان زۆرتر دڵی خۆشە بابەت یاداکت کە بەخوای هەردووچەن هەردووکیان چەند ساڵە نەچوویە هەولێرە 8 ساڵە 8 ساڵە لە ئەوروپا لە سێ شوێنان دێ و دەڕۆی بەڵێ پۆلۆنیا ئەڵمانیا ئیتالیا لەو سێ شوێنانە کیات زۆر پێ خۆشترە دەتەوێت لی بی لی سەرکەوی بەخوای ئەگە بێ واقع ئەوروپا هەمووی وەک چی یەکە ئەم فەریقی یەکەم وۆرد هۆرس فایت کلان لە ئیتالیا لە ڕۆمای فەریقی دووەمیشم لە پۆلەندا لە پۆزناین ئەنکۆز MMA فەریقی سێمیشم کەمال ئەلئەمرانی لێرە لە ئوبەرهاوزن لۆ من وەڵای چێن دەربرم بەخوای پۆلەندا ئەخ دڵیشت لەوێ وەنیە ئارێ وەڵا ماری خەزوانیش خەزۆرشت لەوێ کەنگین گەمەی دەکەی گەمەی دەبا ئێستا حەفتەی 12 گەمەی بکەم لە دوزلدۆرف لێرە بەڵام بەداخەوە لەبەرەوەی پێم 100% حازر نییە 25 سێ ئینشاڵە لە دۆرتمۆند لە وێستفالن هاڵن لێستا بەس تەمرینی بۆ دەکەی بەڵێ ئێستا ئینشاڵە مانگی یەک دەڕۆمەوە پۆلەندای هەتا مانجی سێ ئامادەکاری دەکەم لێوێندەر ئینشاڵە دێمەوە لاعیبەکەشان دایمێ دەزانین چێنە یعنی خۆمان 100% حاز دەکەین زۆر باشە زۆر سپاست دەکەم محەممەد وەلیت سەرکەوتوبی ئاڵای کوردستانت پێ گرنگە سەرخۆشی لە خەڵکی سلێمانی دەکەی و کارەساتێکە دوێنێ ڕووی داوە و دڵنیام داک و بابەت پێت سەربەرزە بەر لایەندەدا بە سەرکەوتنی گەورەتر زۆر سپاس کە لێرە ناوبڕێک وەردەگرم دوای ناوبڕ چیرۆکی یانکارەکانی میران ئەبراهام قسەیان لەسەر دەکەین ڕۆمان نووسێکی جوان نووس کە ئێستا ئەوانەی کە دەخوێننەوە لە کوردستان شایەتی ئەوم بۆ دەدەن کە ئەوەی کە بخوێنێتەوە دەبێت ڕۆمانێکی میران ئەبراهامی خوێن بێتەوە شتێکی جیاواز پاش ناوبڕ زۆرتری لەسەر دەزانن